چۆنن؟ ئەگەر بزنسێکی بچووکت هەیە دەتەوێت برێو بە بزنسە بچووکەکەت بدەیت فەرمون لەگەڵم بن بۆی پێتان بڵێم چۆن خۆتان تۆمار دەکەن لە پلاتفۆرمی ئینڤێستمای ئایدیا بۆی بەشدار بن لە هایتێکس فیچەر ستار بۆ ساڵی 2023. سەرەتا دەچینە گوگل بۆی بە دوای پلاتفۆرمی ئینڤێستمای ئایدیا بگەڕین و یەکەم لینک دەکەینەوە. ئەگەر سەیریکەن لێرە ئێمە وێبسایتەکەمان یان بەڵ بڵێن پلاتفۆرمەکەمان بە سێ زمانی سەرەکی ئینگلیزی و عەرەبی و کوردی هەیە. ئەگەر بچینە سەر زمانە کوردیەکە بۆ نمونە ئەبێتە زمانی کوردی. بە لێرە ئێمە چۆن خۆمان تۆمار بکەین لێرە کلیک دەکەین لە خۆت تۆمار بکە و ئەو زانیاریانە پڕ دەکەینەوە کە تایبەتە بە خاوەن بزنسەکە. لێرە ناوی یەکەممان دەنووسین، لێرە ئەو ئیمێڵە دەنووسین کە خۆمان خاوەنداریەتی دەکەین. و لێرە ژمارەی موبایلێک دەنووسین. دواتر ڕەگەزەکەمان هەڵدەبژێرین و ئەو شارەی کە لێ نیش دەجێین. دواتر بەرواری لەدایکبوونت دیاری دەکەیت لەو خانەیە. دواتر وشەی نهێنیت لێرە دەنووسیت. و کلیک دەکەی لە خۆ تۆمارکردن. دوای ئەوەی ئێمە دووپاتی ئەومان کردەوە کە ئیمێڵەکە خاوەنداریەتی لەلایەن خۆمانەوە ئەچینەوە ناو وێبسایتەکە و کلیک دەکەین لە پرۆژەکە زیاد بکەم. لێرە هەموو ئەو زانیاریانە دەربارەی پرۆژەکەتن دەربارەی بزنسە بچووکەکەت لێرە پڕی دەکەیتەوە. بۆ نمونە ناوی پرۆژەکەت لێرەیە دەنووسی. لێرە پێشەکێک دەربارەی بزنسە بچووکەکەت دەنووسی و لە خانەی سێمە لێرە بە شێوەیەکی چڕ باڵێن هەموو ئەو معلومات هەموو ئەو زانیاریانێک کە هەتە دەربارەی پرۆژەکەت ئەتوانی لێرەیە بینووسی و لە هەمان کاتە ئەگەر ڤیدیۆت هەبێ یان ئەگەر هەر خشتەیەکت هەبێت تۆ ئەتوانی یان ڕسمێکت هەبێ یان لینکێکت هەبێ ئەتوانی لێرەیە لەگەڵ ئەو زانیاریانە دەربارەی پرۆژەکەتن لێرەیە دایبنیت. لە خانەی بەشداربووانە ئەتوانی تۆ ئەو کەسانێک کە لەگەڵ بەشدار بوونە بۆ ئەوەی کە ئەو بزنستان پێک هێناوە ئەتوانی لێرەیە ناویان بنووسی. لێرە ئەو کاتەگۆریە هەڵەبژێری کە بزنسەکەتی تایە. لەم خانەیە تۆ بەس لۆگۆی بزنسەکەت ئەتوانی لێرەیە دابنێ هەر لۆگۆیە کە تایبەتە بە بزنسەکەت. و لە خانەی ئەخیرە کە باڵێن شوێنی شەش ڕسمە بۆی تۆ بتانی هەر وێنەیەک زیاتر دەربارەی پرۆژەکەت هەتا لێرەیە باریان بکەیت. و دوای ئەوەی تۆ وێنەکانت زیاد کرد بۆ پرۆژەکەتە لێرە پاشکەوت بکە کلیک دەکەیت و لەلایەن ئێمەوە بزنسەکەت پیشان بدرێ و دوای ئەوەی ئێمە پێداچنەوە بۆ بزنسەکەت دەکەین و ئاگادار دەکەینەوە لەوەی کە ئایا یەکێکی لە هەڵبژێردراوەکانی هایتێکس فیچەر ستار بۆ ساڵی 2023